يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، ئەو خۆشی و بەخششانەی کە خوای پەروەردگار بە هەر یەکێکمانی بەخشیوە کە لە ژمارە نایەن و بە دڵنیاییەوە ناتوانین تەنانەت بیریشیان لێ بکەینەوە، پێویستە هەر یەکێک لە ئێمە هەوڵی پاراستنیان بدا و بیان پارێزین بە دووشت. یەکەمیان بە شکرانەبژێری خوای پەروەردگار. خوا لە قورئانە دەفەرمێت لەئین شەکەڕتم لەئەزیدەنەکم. هەر وەختێک هەستت کرد خەڵات و خۆشیەکانی خوای پەروەردگارت پێ عەتا کراوە، ئەگەر دەتەوێت بەردەوام بێ و بۆت زیاد بێ شکرانەی پەروەردگارت بکە، با هەمیشە بە زوبان وشەی ئەلحەمدولیلا لەسەر دەمت بێ. هەر لە پەرداخێک ئاوەوە کە دەیخۆیتەوە، دوای نان خواردنێک، دوای پۆشینی جلو بەرجێک، دوای بەدیهاتنی ئاواتێک، بەردەوام هەوڵ بدە موسڵمانی خۆشەویست وشەی ئەلحەمدولیلا زۆر بەکاربێنە، بەردەوام وشەی سوپاس بۆ خوا بەکاربێنە. لە ناخی دڵیشتەوە سوپاسی پەروەردگارت بکە بەوەی کە هەست بکە و دڵنیا بە لەوەی کە ئەوەی پێت بەخشراوە فەزلی خوایە بەسەرتەوە. تاقیکردنەوە ئیمتیحانێکی خوایە، ئایا لە شکرانەبژێرانی یان بوغڕا دەبی پێی. بە کردار لە سنوور دەرمەچۆ، شانازی بەسەر خەڵکا مەکە من ئەمەم هەیە و ئەوەم هەیە و ئەوەم هەیە، دیارە من لە خەڵک باشترم. لودبەرزی بەو خەڵاتانی پەروەردگارەوە مەکە، خوا قەل لێ ناسێنێتەوە. لە بەکارهێنانە بیپارێزە ئەو خەڵاتەی خوا، لە حەرامە بەکاری مەهێنە، ئیسرافیشی تێدا مەکە، زیادەڕەوی مەکە. لەئین شەکەڕتم لەئەزیدەنەکم. پارێزگاری ئەو خۆشی و خەڵاتانە بکە کە خوا پێی بەخشیوی بە شکرانەبژێری. دووەمیان ئەو خۆشی و خەڵاتانی کە خوا پێی بەخشیوی بیپارێزە بەوەی کە خۆت لە حەسوودان بپارێزە. خۆت لەو کەسانە بپارێزە کە ناخیان خراپە و حەسوودن، بەوەی بۆیان باز مەکە، بۆیان دەرمەخە، مەی خەبەر چاو زاریان. دەچینە خزمەت قورئانی پیرۆز، دوو ئایەت وەردەگرین لە سوورەتی یوسف، ئایەتی 4 و 5. خوای پەروەردگار دەفەرمێ: إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. بەیانێکی زووە منداڵێک کە یوسفە کوڕی یعقوب پێغەمبەرە سەلامی خوا لە هەموویان بێ، ئەم منداڵە بە باوکی دەڵێ یا ئەبەتی، باوە گیان، إني رأيت 11 كوكبا. أمشوا من لخوما بينيم، إني رأيت 11 كوكبا والشمس والقمر. باوك جان باوي شيرينم، أمشوا لخوما بينيم، يانزا استيرو روج مانغم بيني، رأيتهم لي ساجدين. یەکەم جار بینی من، دواتریش سەیری تعبیری قورئان کەن، ئەمە هاتە دەبێت ئاوا بخوێندرێتەوە. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر، پاشان دەخوێندرێتەوە رأيتهم لي ساجدين. یعنی یەکەم جار وەکو شکڵی خۆی بینیونی، دووەمیان بینی من خۆریش و مانگیش و 11 ئەستێرە لەسەر شکڵی بەشەر وەکو خۆمان مرۆڤ هاتن سوژدەیان بۆ بردم. یعنی ئەگە ئاەتەکە ئاوا دەخوێنرێتەوە ساجیدین، واتە وەکو شکڵی بەشەر بینی من، ئەینا ئەو بتە سەجدەتەن، بۆیە بە جەمعی مذەکەری سالم هێناوێتی، خراوەتە قاڵبی بکەرێکی عاقڵ و ژیرەوە، واتە وەکو شکڵی مرۆڤ بینی من. باوە جا من ئەمشە ئەو خەوم بینی. لێرەدا سیر کە خەونەکە سەرنجی یعقوب پێغەمبەر ڕادەکێشێ، ئەمە خەونی مناڵێک نییە،
مناڵەکە خەونیش بەوە بینە دەبواە بی وتایە باوە گیان بینیم 11 ئەستێرە لە ئاسمانە وەکو تۆپ هاتنە خوارەوە خۆر و مانگیش هاتن لە بەردەم ماکەوتن هاتنە باوەشمەوە گەمە و یاریم پێدەکردن مناڵ ئەو شتانە وەکو تۆپێک دەبینێ بەڵام ئەم دەڵێ باوە گیان لە ناو هەموو ئەستێرەی ملیۆنەهای ئاسماندا کە ناژمێردرێن 11 بینی بۆ هەر 11 یعقوب یەکسە بیر دەکاتەوە یوسف 11 برای هەیە ئەم 11ە بەبێ حکمت نییە بۆ تەنها 11 ئەستێرەی بینی پاشان خۆر و مانگ بەیەکەوە دەرناکەون ئێستا کە ڕۆژ دیارە مانگ شاراوەیە شەو مانگمان لێ دیارە کاتێک کە خۆر شاراوەیە ئەو لە خەوەکەیە دەڵێ هەردووکیانم بەیەکەوە بینی خۆرەکە شەمس کە مؤەنەثێکی لەفظیە بەمەعنا دایک دێ قەمەر کە مذەکەرێکی لەفظیە بەمەعنا باوک دێ فەرمووی لێرەدا ئەوە نیشانەی من و دایکێتی دایکی خۆرە لێرەدا بە پێویستی دەزانم لەسەر ئەوە بوەستم لەم ئاەتە قورئانیدا گەلێک ئاماژەی تێدایە خۆر ڕۆژی بە دایک حساب کردووە مانگی بە باوک حساب کردووە لەگەڵ ئەستێرەکاندا کۆمەڵەی خۆر ئەستێرەکان هەمووی تاریکن شەوانە کە تۆ بە درەوشاوەی دایانبینی هەموویان عەکسی خۆر وەردەگرن هەموو ڕووناکیان لە خۆرەوە وەردەگرن مانگ لەگەڵ زەویشدا بۆ خۆیان تەنێکی تاریکن ڕووناکی لە خۆرەوە وەردەگرن ئەم قورئانە پێمان دەڵێ ئەی ئافرەتانی ماڵ ئەی خێزانە بەڕێزەکان ئەی هاوسەری پیاوەکان ئێوە هەم ڕێزدارن هەم مەسئولیەتی گەورەتان لەسەر شانە هەموو جار من لە نووسینەکانمدا جار هەبوو ڕەخنەشم لەلایەن نووسەرانەوە لێ ژیراوەتوانە هەمیشەڵی دایک و باوک بۆ ناڵێ باوک و دایک سەیری قورئانیش کەنوا دەڵێ قورئانیش دایکی پێش باوک خستووە پێمان دەڵێ دایک لە ماڵە ژنی ماڵ وەکو ڕۆژ وایە ڕۆژ ئەگە پرشنگدار و جوان بێ و بەری نەگیرا بێ و خۆرگیران ڕووی نەدابێ هەموو ئەستێرەکان درەوشاوە دەکا مانگیش درەوشاوە دەکا هەمووان ڕووناک دەکاتەوە ژنی ماڵ ئەگەر ڕووخۆش بێ دەم بە خەندە بێ بەڕێز و بە حورمەت بێ وەڵڵاهی تەئسیری لەسەر هەموو منداڵەکانی دەبێ تەئسیری لەسەر دەم و چاوی مێردەکەی دەبێ و ئەویش دەگەشێنێتەوە بەڵام چۆن کە خۆر گیرا زەوی تاریک دەبێ مانگ تاریک دەبێ ئەستێرەکان ڕووناکی وەرناگرن ژنی ماڵ هاوسەری پیاو کەڕ و گرژ بوو کەڕ و تاڵ بوو کە زمانی زبر بوو کە ناڕەحەت بوو بەخوا هەموو منداڵەکان ژیانیان تێک دەچێت هەول مێردەکەش فەقیرە دەفەوتێ و ڕووناکی لە دەموچە ئەو زمانیان نامێنێ ئەویش دەفەوتێ کاتێک کە یوسف ئەمەدا گێڕێتەوە بۆ باوکی دەزانێ ئەمە خەونێکی مناڵانە نییە ئەمە شتێکی سادە نییە ئەمە مژدە و بشرایە لەلایەن خواوە کە ئەم یوسفە مناڵە دوا ڕۆژی خێر دەبێت خوای گەورە دەیکا بە پێغەمبەر خوا دەیکا بە فەرمانڕەوا و کاربەدەستێکی گەورە چونکە وشەی ساجدین بە معنە سوزدەبردن نییە سوزدە بەس بۆ ئەڵڵا دەبرێ ساجدین بە معنە ئەوەیە باوکە گیانوان بینی 11 ئەستێرە و ڕۆژ و مانگ لەسەر شکلی بەشەر هاتن ئەوە بۆم نەوینەوە چەمانەوە عنی ئێستاش بۆ حرمەت ئاوا دەکرێت احترامیان لێگرتم سڵاویان لێکردم وەکو کالبەدەستێکی گەورە خۆم هاتە بەرچاو کە سڵاوی بەرپرسێکی گەورەم لێ بکرێ یعقوب زانی ئەم خەوا موژدەیەکی گەورەیە بۆ ئەم منداڵە خوا دەیکا بە پێغەمبەر ئەیکا بە فەرمانڕەوا ڕۆژێک دەبێ 11 براکەی بچنە بەردەستی و احترامی تایبەتی لێ بگرن دایک و باوکی شانازی پێوە بکەن کە کوڕەکەیان یوسفە بۆیە لێرەدا دوو بە دوو دانیشتون کەس ئاگای لێیان نییە خوا نەبێ قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين سبحان الله أم قرآن برزان چەند وردە وشەبە وشە لەسەری بوەستن لە کاتی خوێندنەوەدا یعقوب فەرمووی یا بنەیە نەیگوت نەیفەرمووی یا ئیبنی نەیفەرموو کوڕم فەرمووی ڕۆڵەکەم تەصغیرە بنية تصغير ابن التصغير كناية عن تحبيب وشفقة بو ببچوك ناوي هنا بو نيفرمو كرم بو فرمو روليان كريشقا كم بكردي صافي خومان كرة بچكولانكم شيرينكم لبر خوشويستية دائما كركت قورش ورو باوكي برس هر اواناوي بيانا مالا كرم بلا روليان
ڕۆڵی شیرینم خۆشەویستی بۆ منداڵەکانتان دەرببڕن یعقوب ئاوا خۆشەویستی بۆ جگەرگۆشەکەی دەربڕی ڕۆڵە شیرینەکەم خۆشەویستەکەم دایمم مناڵ سۆزی بدەیە دایمە مناڵ ڕێزی لێ بگرە دایمن خۆشەویستی ناوناختی بۆ دەرببڕە بۆیە حتاگە گەورەش بوو باڵاشی گەورە بوو هەر بە ڕۆڵە گیان بانجیکە مەڵە کوڕم تۆزە گەورەتر دەنوێنێ بچوشی کردەوە یعنی ڕۆڵی گیانگوێم بۆ بگرە بەخوا لەسەر مەسلحەتی تۆم هێشتا من دەزانم چی بۆ تۆ باشە و تۆ مەسلحەتی خۆت باش نازانی ئاگادار بە لا تەقسوس ڕوئیاکە نەیفەرموو لا تخبر ڕوئیاکە قسەس لەگەڵ خەبەرە فەرقی چییە یعنی ڕۆڵی گیان ئەم خەونەی کە خوا بە خەڵات بە تۆی بەخشیوە ئەمە تایبەتە بە تۆ ڕوئیاکە کافەکەی خیتابە ئەو خەونە تایبەتە بە تۆ دوا ڕۆژێکی گەلێ خێرت دەبێ ڕۆڵی گیان تۆ دەبی بە پێغەمبەر ڕۆڵی گیان تۆ دەبی بە فەرمانڕەوا و سەرکردا ڕۆڵی گیان تۆ فێری مانای خەون دەبی ئەم خەونە معنای ئەوەیە تۆ لە دواترە زانستی لێکدانەوەی خەونت پێ دەبەخشرێ بەڵام یەک تکام لێتە ڕۆڵە شیرینەکەم ئەم خەونە بە وردی قەسەس ئەوە یعنی ورد و درشتی چۆنت بینیوە ئاوا مەجێڕەوە بۆ خەڵک بۆ کەسی بازمەکە نە عەلا ئیخوەتیکە کوڕم ئاگال کوڕی شیرینم ڕۆڵەکەم ئاگال لێ بە بۆ براکانتی بازمەکە عەلا ئیخوەتیکە ناڵێ بۆ خەڵک سەیری قورئان چەند وردە بەس ئاگال لە براکانت بێ ئاگال لە براکانت بێ بۆ براکانتی خۆتی بازمەکە بۆ براکانی بازمەکە فەیەکید و لەکە کەیدا چونکە لەوانەیە حەسوودی بێتە ناو دڵیانەوە لە مانای خەونەکە دۆکو من تێبگەن ئەزانن ئەمە دوا ڕۆژێکی زۆر گەورە چاوەڕێی تۆی مناڵ دەکا براشە بەدەست خۆی نییە لەوە ئەچێ شەیطان هانیان بدا و حەسوودی بچێتە دڵیانەوە فەیەکید و لەکە کەیدا کەیدەن ئەو تەنوینە یعنی پیلانێکی زۆر گەورە و عەزیمت لێ بگێڕن شتێکی بەڵایەکت بەسەر بێنن زۆر گەورە بێ لێرەش دەنێ فەرموو فەیەکید و لەکە ئەگەر بیشی کەن دژی تۆ نابێ ئاخری تۆ هەر سەرکەوتو دەبی بەڵام ئەوان ماڵوێران دەبن بەڵام خێزانەکەمان تێک دەچێت فەیەکید و لەکە کەیدا ئینە الشەیطانە للئینسانی عەدوو مبین ڕۆڵی گیان بە دڵنیاییەوە شەیطان دوژمنێکی ئاشکرا و ڕوونی بەنی ئادەمە لە ئەوەڵ ڕۆژەوە کە باوکە ئادەم و دایە حەوا هاتوونە سەر زەوی ئەو شەیطانە بەڵێنی داوە بەردەوام خراپە بخاتە دڵی مرۆڤەکانەوە یەکێ لەو شوێنانەی کە شەیطان گەورەترین فرسەتی دەست دەکەوێت بێتە ناو دڵتەوە ئەو کاتەیە برایەک ببینێ براکەی زۆر لەو باڵاترە زۆر بەدەسەڵاتترە زۆر دەوڵەمەندترە زۆر خۆشبەختترە زۆر ژیانی خۆشترە شەیطان لەو وەختەیە دێتە دڵتەوە ڕۆڵە ئاگال لێ بە شەیطان نەچێتە دڵی براکانتەوە تکایە ئەم خەونەیان بە وردی بۆ نەجێڕیتەوە دەکرێ بڵێ وەڵا خەونێکی خۆشم بینی بەڵام ورد ئەوەی بۆ منت جێڕایەوە نەچی بۆ کەسی باسکەی بۆ براکانتی باز مەکە فەرمووی براکانت لە هەموو کەس مەترسیدارترن ئەوەی لێن نزیکە ئەم قورئانە لەم ئاەتەدا لە ئاەتی 4 سوورەتی یوسفا فەرمووی بۆ هەر بەخششێک حەسوودێک هەیە ئاگال لێبێ بۆیە مسڵمانی بەڕێز گەنج و لاوی مسڵمان خەونەکانت هیوا و ئاواتەکانت سەرکەوتنەکانت بەرنامە و پرۆژەکانت ژیانی هاوسەریت منداڵی ساڵح و زیرەکت کار و کەسابەتی باشت داهات و موچەت ورد بۆ کەس باز مەکە بە تایبەت ئەوانەی لێن نزیکن و کە سوکاری خۆتن کەسێ لێ دەپرسێ منداڵەکانت چۆنن دەکرێ بەگشتی بڵێ سوپاس بۆ خواشکور ساڵح و زیرەک و باشن بەڵام قەسەس ئەوەیە یعقوب فەرمووی مەچۆ وردەکاریەوە دەرەجەکانیان هەمووی لەسەر و نەوەتەوەیە و بەخوا مناڵەکەن قەت بێگوێیم لێ نەبیستون ئەوەندە چاکن ئەوەندە پاکن ورد باسی مەکە لێت دەپرسێ ژیان و مەعیشەتت چۆنە بڵێ حەمد و سەنا بۆ خوا شکر خراب نین لە چاو خەڵکەوە زۆر باشین و پاشاین بەڵام یەک باسی داهات و وردەکاری پارەکانت مەکە داهاتەکانت باز مەکە یەکێ لێت دەپرسێ لەگەڵ خێزانت چۆنی بڵێ سوپاس بۆ خوا ڕێزی یەکتر دەگرین بەڵام ورد ژیانی هاوسەریت بە گێڕانەوەی تەواو بڵێ بە حەیاتی بە یەکمانەوە تۆ درۆ دەکەیت ئەو بەخیلیت پێدەبا بۆیە خۆت لەو کردار و گفتارانە بپارێزە کە حەسوودی پێدەبرێ خۆت بپارێزە لە زیادەڕەوی لە جلوبەرگ و خەرجکردنی پارەی زۆر لەبەر چاوی کەس و کارت بە تایبەت ئەگەر هەژار بوون تۆی بەڕێز
خوانانێکی زیادی داویە، پارەیەکی زیادت هەیە، برایەکیش هەیە لە دایک و باوکی خۆت، هەژارێکە نەدارە کە چووی بۆ ماڵیان ئاگادار بە، جلێکی وا لەبەر مەکە زۆر زۆر سەرنج ڕاکێش بێ، بە ژنەکەشت بڵێ زۆر زێڕ بەخۆتەوە مەکە، جلێکی وا لەبەر مەکە کە ئەو لە جەژنی شانەی دیبێ، با ئەوەندەمان پێوە دیار نەبێ، چون بەیەکەوە لەگەڵ خوشکەکە تا لە بازاڕکردنێکە پارەی سەفتە 25 دەرمەهێنا، کەم کەم دەریبێنە، ئەو فەقیرە بە هەزاریش تەبعیش نەیدیوە، تۆ بە دۆلار کار مەکە لەگەڵیدا، ئەوەندە خۆت منوێنە زۆر سەرنج ڕاکێش بی. من ناڵێم ئەگە خوا پێداوە بووی دەوڵەمەند بووی بە هەژار خۆت بێنە بەرچاو، وەکو هەژار بخۆ، وەکو جلی هەژارانە لەبەر کە سارەی هەژارانە بەکاربێنە، نە بەکاری بێنە، بەڵام بە لەگەڵ کەس و کاری هەژار تا لەو شوێنانەدا کارێک مەکە سرنجیان ڕاکێشی، وا بکەن کە ئەوە تۆ زۆر لەوان باڵاتر و دەوڵەمەندتر و تێرتر و تۆختر و خۆشبەختتری. ئەو کەسانی کە بەرەو ڕوود دەبنەوە لە ژیانە بەڕێزم ئەمانن، یەکەمیان کەسێکە ناخی پیس نییە، برای خۆتە، خوشکی خۆتە، خزمی خۆتە، هاوڕێی خۆتە، ناخی پیس نییە، بەڵام دەرونی لاوازە، باش لە دین حاڵی نەبووە، زۆر عاقڵ و ژیر نییە، تەماحی زۆرە کە تۆ دەبینێ پێشکەوتووی، کە تۆ دەبینێ لە کارەکەتدا، لە بازرگانیەکەتدا، لە خوێندنەکەتدا، لە ژیانی هاوسەریتدا، لە ناو ماڵ و منداڵتدا، لەگەڵ دۆست و هاوڵانتدا، لە پێشەوەی زۆر سەرکەوتووی، زۆر قۆناغی باشت بڕیوە، یەکسەر بیر دەکاتەوە، شەیطان لەو ڕێگایەوە دێتە ناو دڵیەوە، کاکە خۆ فڵان کەسیش هەر برای منە، لە یەک دایک و باوکا بووین، لە مناڵیە لەسەر یەک سفرە نانمان خواردووە، لە یەک ماڵا پەروەردە بووین، باشە ئەو بۆ وایەوە من بۆ وام. شەیطان لەو کاتەدا پێی دەڵێ من و فڵان کەس لە قوتابخانە لەسەر یەک ڕەحلەدا دەنیشتین، منداڵی یەک گەڕەک و یەک کۆڵان بووین، بە یەکەوە گەمە و یاریمان دەکرد، ئێستا ئەو چۆنە و من چۆنم، ئەو پاشا و من حەماڵ. ئالەم کاتانەدا ئاگادار بە ئەو ئینسانە دەرونی پیس نییە، بەڵام بڕواتان بە هیچ مرۆڤێک نییە ئەمەی بەدڵانەیە، دەرونی لاواز بوو ئەمەی بەدڵادەیە، بەڵام چونکە دەرونی بۆگەن نییە هیچ لەسەر ناڵێ، یەک قسەی نەشیاوت بەرامبەر ناکە، هیچ کردارێکی خراپیشت بەرامبەر ناکە، بەڵام خۆشەویستی بەرامبەرت کەس دەبێ، وردە وردە خۆشەویستەکەی کاڵ دەبێتەوە. ها کە باست کرد و من وام و ون وام و ئێستا ئاوام و ئەوەندەم هەیە و ئاوا زیرەکم و ئاوا بەتوانام و ئەو خوا ئەوانەی پێبەخشیوم، هەر بەدەستی خۆت دۆستێک لە دەست خۆتدا، ئەگەر هیچت بەرامبەر ناکە، بەڵام لە دڵەوە وەکو جاران خۆشی ناوی، بەدەست خۆی نییە. کەسی دووەم کەسێکە کاتێک کە زانیت تۆ بۆت باس کرد چیت هەیە و چی نییە و ئەمانە، ناخی پیسە، لە ناخەوە ناخی وێرانە، حەسوودە، کە زانی تۆ وا سەرکەوتووی ناخی پڕ دەبێ، وەکو ئاگرێک لە ژێر مەنجەڵێکی شیرە چۆن هەڵدەکفێ، ناخی پڕ دەبێ بەرامبەرت، هیچ دەسەڵاتی نامێنێ دێ قسەت لەسەر دەکا، وەڵڵی سوورە و سوور دەزانێ و قسانە درۆن، بوختانت بۆ دەکا، قسەت لەسەر دەکا، تەشهیرت پێ دەکا، ناوت دەزڕێنێ، بەس بۆ ئەوەی دەرونی خۆی ئارام کاتەوە. جا ئەو کەسانە زۆرجار نزیکانی خۆتن، هاوپیشەکانی خۆتن، زۆر بەداخەوە دەبینی مامۆستایەکی ئاینی قەدر و حرمەتێک وشەیەک لە ناو خەڵکا پەیداکە، دەم مەلایتر دەوڵی شکاندنی دەدا، دکتۆرێک ناوبانگێک پەیداکە، سوودی بۆ کۆمەڵگا هەبێ، هەر ئەوانەی کە دەیشکێن و قسەی لەسەر دەکەن و بوختانی بۆ دەکەن هەر دکتۆرەکانن، ئەندازیارە ڕقی لە ئەندازیارە. هەر جەنابتان دیقەتتان داوە کەم وایە دکتۆرێک ناڵم هەمووی، بەڵام زۆری بڵێ فڵان دکتۆر لە هیچ نییە، حەزی پێی نییە، حەز ناکە ئەو هەبێ، بڵێ فڵان مەلا باشە ناڵم هەمووی، ئەوکەی کاکە هیچ نییە، یەکسەر بوختانێکت بۆ دروست دەکەڵەوە حیزبیە کاکە ئەوە وایە، هەزار یەک قسە دەڵێ، دڵی پڕ بووە، دڵی پڕە لە حەسوودی، هەڵی دەڕێژێ بۆ ئەوی بوختان بۆ بەرامبەرەکەی دەکا، بۆ ئەوی جەماوەری لە کۆڵکاتەوە، بۆ ئەوی کەوا سەمعی بشکێنێ، ئەوە ناخی پیسە. تۆ دەبێ هەوڵ بدەی ئەم شتانت با دیار نەبن، با ئەو ناخ پیسە زمانی لێن نەکرێتەوە بوختانت بۆ نەکا. سێمیان لەگەڵ ئەوەدا حەسوودە مشکیلەکە لەوەدا چاویشی پیس بێ، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە بوخاریدا بە ژمارە فەرموودەی 5408 فەرمووی ئین العین حق، خەڵکینە دڵنیابن هیچ گومانتان نەبێت چاوی پیس حەقە و ڕاستە و کاریگەری خۆی هەیە. وی ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی لە باوکی وێ دەفەرمێ كان النبي صلى الله عليه وسلم يعوض الحسن والحسين. إمام حسن و إمام حسين دوو منداڵی زۆر جوانکی لەبوون،
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باوەشی خۆی گرپون دەستی بە سەرادێنان ئەم دوعای بەسەرا خوێندن فەرمووی أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة فەرمووی دەتان پارێزم بەو شە تەواوەکانی خوا یعنی دەتان پارێزم بە ناوەکانی خوا ئەی مناڵە جوانەکانم ئێوە دەدەمە دەست خوا داوا دەکەم خوا بتان پارێزێ لە سێشت یا ربی خوایە فەرمووی ئەم منداڵانم بە گەورەی خۆت بە ناوە جوانەکان و سیفاتە بەرز و باڵاکانت خوایە لە سێشت بیان پارێزە من كل شيطان وهامة ومن كل عين لامة خوایە لە شەیطان بیان پارێزە خوایە لە شەیطانی جنۆکە و ئینسان ئەمر نەوە ڕۆڵانم پارێزە دووەمیان یا ربی خوایە لە هەموو زیندەوەرێکی ژەهراوی و زیان بەخش بیان پارێزە وەکو مار و دوو پشک و زەردەواڵە و ئەوانەی کە بە مرۆڤەوە دەدەن و ژەهراوی دەکەن خوایە لە شەیطان بیان پارێزە یا ربی خوایە لە هەموو زیندەوەرێکی ژەهراویش بیان پارێزە سێم شت چییە لەگەڵ شەیطان و زیندەوەری مار و دوو پشکە ناوی هاتبێ فەرمووی ومن كل عین لامە لە هەموو چاو حەسوودێکی پیس یا ربی خوایە لە چاوی پیسیش بیان پارێزە ئەها چۆن مار پێتەوە دەدا دەتکوژێ دڵنیا بە چاوی پیسیش ئەوە کاریگەری بەسە مرۆڤ هەیە چۆن شەیطان زەرد لێدا چاوی پیسیش مەگەر بەس خۆت پەنا بگری بەخوا بەڵام کە ئەم دوعایەت خوێند ئەمە لەبەریکەن ئینشاءالله دەتوانی بە هەموو خێزانەکەت بڵێ نەعوذ بکەلیمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة چەند وشەیەکی کەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ حەسەن و حوسەینی بەسەریا خوێندن فەرمووی كان أبوكم يعوذ بهما إسماعيل وإسحاق والله كاتي خوي باوكتان إبراهيم أم دعايي بسر إسحاق وإسماعيل كوريا خوێندووە ئەویش ئاوا داوای لە خوا کردووە کە منداڵەکانی لە چاوەزار پارێزێ وە کاتێک کە ئەو کەسەی بەرامبەرە چاویشی پیسە بەڵاکە گەورەتر دەبێت چوارەم حاڵەت کە لە هەمویان خەتەرترە ئەو ئینسانی کە خۆشی و سەرکەوتنەکانی تۆ خەڵاتەکانی خوات پێوە دەبینێ ئەوەندە ناخی پیسە حەسوودیەکەی ئەوەندە دەرەجەکەی لەسەرەوەیە ئاوات دەخوازێ بتکوژێ هەوڵی کوشتنت دەدا بەبێەوەی تۆ هیچ زەرەرێکت بۆی بوو بێ دەگاتە ئەو ڕادەی پیلانی کوشتنت بۆ دادەنێ ها قورئان فەرمووی ئوقتولوا یوسوفە براکانی ئەوەندە پەست بوون لە یوسفێکی منداڵی بێت تاوان هیچ زەرەرێکی بۆ ئەو برایانەی نەبوو بوو بەس هەر لە مناڵیەوە دیار بوو ئەم لەوان باڵاتر دەبێت ئەم مژدەی خێری زیاتر پێیە ئەم دوا ڕۆژێکی ڕووناک چاوەڕێی دەکا وتیان ئوقتولوا یوسوفە کوڕە بیکوژن ئەها ئوقتولوا هەر وشەکەت زبرە یوسف بکوژن داخیان پڕ بوو زمانیان زبر بوو یوسفی برامان دەبێت بکوژرێ ئەبێ بیکوژین و لە ناوی بەرین حەدی خوێن ڕشتن دێتە پێشەوە چەند کەسێکی کوشتووە هیچ تاوانێکی نەبووە تەنها حەسوودی وای لێ کردووە بەرامبەرەکەی بکوژێ بیخە چاڵەوە هەوڵی لە چاڵمانت دەنێ هەوڵی بە گردانت دەدا بوختانت بۆ دەکات لە دەستگایەکی ئاسایش تیرۆر بەس بۆ ئەوی بتخاتە زیندانێکەوە لە ناوت بەرێ بتخاتە چاڵەوە وەکو یوسفیان خستە چاڵەکەوە هەوڵ دەدا ناوت لە کەدارکە نانت ببڕێ دەربەدەرت کە شار بەدەرت کە ئاوارت کە ئەم ناخەی بەرامبەرت بەبێ ئەوەی تۆ هیچ زەرەرێکت بۆی بوو بێ ئەوەندە ناخی مرۆڤی پیس هەیە بۆیە بەردەوامی خوا ئەو خەڵات و بەخشەشانەی کە خوا پێبەخشیوی لا تەقسوس ورد و درشتی بۆ کەس مەجێڕەوە ئیلا بۆ هیچ کەسێک پێغەمبەری خوا دیاری کرد یەک کەس هەیە إذا رأى أحدكم ما يحب فلا يحدث به إلا من يحب إمام بخاري باش معرفة فرمووی 6637 دیاری کردووە لە خەونێکەوە ئاخر خەون نەدەستکەوتی مادیە نە سەرکەوتنی دەرەجەیە نە دینار و دۆلارە هەر خەونت بینیوە جا ئەمە بەڵگەیە پێغەمبەری خوا فەرمووی لە خەونێکی ئاساییەوە بەخوا هەیە بە خەونیش بەخیلە هەیە پێی ناخۆشە تۆ خەونێکی خۆشیش ببینی چ جای دەستکەوتی مادی و ئاشکرات هەبێ پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر خەونێکت بینی خەونەکە خۆش بوو موژدە بەخش بوو ومێدی سەرکەوتن و بەختەوەری تۆی تێدا بوو بۆ هەموو کەسی مەجێڕەوە ئیلا بۆ یەک کەس نەبێ بۆ کەسێک کە خۆشی دەوی ئەو کەسش هەڵس سەنگاند بێ بە کردار قازانجی تۆی بەقەدەر خۆی زیاتر پێخۆشە متمانەت پێیەتی ڕازگۆیە لەگەڵتا دڵسۆزە ناخی پاکە و پیس نییە حەسوود نییە و چاوپیز نییە بە کردار لێت بینیوە چەنە دڵسۆزی تۆیە بەس بۆ ئەم کەسە مافت هەیە خەونەکەشت بژێڕیەوە ها خەون بەڕێزان
پێغەمبەری خوا فەرمووی بەخوا هیوا هەیە بە خەونیش هەڵدەکاڵێ حەسوودی بە خەونێکی خۆشیش دەبا کە تۆ بینیوتە چ جای مادەت پێوە ببینێ تۆش ئەیە و کەسێک کاتێک کەسێکت لە برا و لە خوشکت لە هاوڕێیەکانت لە نزیکانت لە دۆست و ناسیاوانت بینی کە باسی ژیانی خۆی کرد کە خۆشە کە سەرکەوتنەکانی بوونەکانی زیرەکیەکانیت بینی تۆش ئاگاداری خۆت بە تووشی دوو بەڵانەوی یەکەمیان نەکەوێ داوی حەسوودیەوە إياكم والحسد فإن الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطب پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی ئەمان خۆتان پارێزن لە بەڵای حەسوودی کە بێتە ناو دڵتانەوە هەر کەسێ حەسوود بێ بەرامبەر بە خەڵک چۆن ئاگردار و چیلکە و پوشی وشک دەسووتێنێ حەسوودی ئاوا هەرچی عیبادەت و کردەوەی چاکتە دەیسووتێنێ کە تووشی بەڵای حەسوودی بووی دایما بەبوونی خەڵک ناڕەحەت بووی بێدین دەبی و بێژین دەبی دووەم ئاگادار بە تووشی بەڵای ئەوە نەبی خۆت وا نەیاتە بەرچاو کە هیچن نییە فڵان کەس هەموو شتێکی هەیە خوا هیچی نەداوە بە تۆ ئەمان وریا بە تووشی ئەو بەڵایە نەبی وەڵڵاهی بەس بە ڕووکەش وایە ئێمە ئەوە شەیطانە لە بەرچاومان وای لێ دەکات دڵنیابن شتەکان زۆریان ڕووکەشن بەخوا بەخششی خوا بۆ هەر هەمومانە بەخوا کەسمان لە بەخشەکانی خوا خۆشەویستەکانم مەحروم نەبووین خوا بەشی هەمومانی داوە هەر یەکەی بە جۆرێک ڕەنگە ئەوەی تۆ لە خۆت بە باڵاتری دەزانی و حەسوودی پێدەبەی بەخوا ڕەن بێ بەس پارەی لە تۆ زیاتر بێ ڕەن بێ بەس خانووەکەی لە دیکۆری دەرەوە لە تۆ باڵاتر و جوانتر بێ ڕەن بێ ئۆتۆمبیلەکەی لە ئۆتۆمبیلەکەی تۆ گرانبەهاتر بێ ڕەن بێ موچە و ئیش و داهاتی لە مانگانەدا لە تۆ زیاتر بێ بەڵام گرفتی هەرە گەورەی ئێمە ئەوەیە وا تێدەگەین ڕزق و ڕۆزی بەرزی و سەرکەوتن تەنها بە پارەوە دەبینین تەنها بە سامانەوە بەڵام خۆشیەکانی خوا و خەڵاتەکانی خوا بەخوا ئەوەندە زۆرن بەشی هەمومان دراوە تۆ لەم لایەوە بەشت دراوە ئەو لەو لاوە مەحروم کراوە ئەو لەوە بەشی دراوە تۆ لەوە مەحروم کراوی دیقەت بدە دڵی خۆت بەمە بدەوە کە خوا بەشی تۆشی زۆر زۆر داوە حەسوودی بە کەس مەبە ئەگەر ئافرەتی چانی هاوسەرێکی بەڕێز و بە حورمەت و بە ئەخلاقت هەیە ئەگەر پیاوی ئەگەر هەژاریش بیت چانێ ژنێکی داویان پاکی بە ئەخلاقی بەڕێزی خۆشەویست لە ماڵەکەتدایە خوا بە هەموو سەرۆت سامانی دنیا دەکرێ چانێ مناڵەکان گوێڕایەڵن بە قەدر و حورمەتن هیوا هەیەش کۆمپانیای گەورەی هەیە گرفتارە بەدەست منداڵێکی لاسارەوە حیا و حورمەتی بردووە هەموو سەرۆتەکەی دەترسێ لە قومارە بدۆڕێنێ بە سەرخۆشی دێتە ماڵەوە براکەم تۆ کە پارەشن نیت چانێ مناڵەکانت قومارچینین عەرەقخۆر نین چەک بەشان نین فیتنە چینین دەستی خەڵکت پێ ماچ ناکەن بە حیا و حورمەتەوە شۆ دێنەوە لەبەر دەستادا دەنیشن و دەستت ماچ دەکەن خوا ئەوە بە هەموو پارەی دنیا دەگۆڕدرێتەوە کچێکت هەیە بە حیا و بە حورمەت و بە ئەدەبە و سەری بەرز کردوویەوە لە مقابلە لەگەڵ ڕێزمدا هەیە بە کچەکەی سەرشۆڕ بووە شەو کە دەچێ سەرسەرین ڕاستە ڕۆژ کرێکار و حەماڵوی بەڵام بە ئاسوودەی خەول لێ دەکەوێت ئەی چەند پارەدار هەیە بەس ئاواتی ئەوەیە تۆزێ بخەوێ بە بێ حەب بخەوێ تۆ ئەو خەوە ئیسراحەتە دەکەی هەموو دنیا هی تۆیە بە خەوەکە دەحەسەیتەوە ڕاستە کرێچی و خانی خۆت نییە بەڵام سوپاس بخوا لەشت ساغا کاکە هەیە لە ڤێلا و لە کۆشکایە بەڵام بەردەوام لە ژێر چاودێری دکتۆر و حەبدایە بە قاچەکانت قنج و قید دەڕۆی ڕاستە پاسکیلت پێیە عەرەبانەیەکت پێیە حەماڵی کرێکاری ئۆتۆمبیلێک تا ئێستا لە ماڵەکەت دانیە و سیارەت نییە بەزەیت بە خۆتانایەتەوە فڵان کەس لەو ئۆتۆمبیل لە مۆدیل بەرزە دابەزی بەڵام ڕەن بێ کۆمەڵە فەقەراتی ئازاری هەبێ نازانێت لەو ئۆتۆمبیل لە مۆدیل بەرزەدا لە تاوی ئازار و پشتی قاتی چۆن دانیشێ چانێت تۆ بەبێ ئازار بە قاچەکانی خۆت قنج و قید دەڕۆی بە ڕێگەدا و هیچ ئازارن نییە کامتان دەوڵەمەندترن بەخوا تۆ دەوڵەمەندتری چونکە ئەو لەش بە ئازارە بێچارەسەرە سەیری سفرەی خۆتت کرد هەژارانەیە و شۆربا دەخۆی هەزار جار حەمد و سەنای خوا بکە ڕۆژێ بۆت زیاد دەکا و پێت دەبەخشێ چانێک گەدەت ساغە مەعیدەت ساغە هەیە ئەنواعی خۆراکی گرانبەها لەسەر سفرەکەیەتی بەڵام لە هەمووی پارێزی بۆ دانراوە ئەوە چەوریەتە ئەوە سوکەریتە ئەوە زەختە ئەوە نەخۆی ئەوە نەخۆی ئەوە نەخۆی تۆ شۆرباکە بە ئیسراحەتی خۆت هەڵدەقۆڕێنی و دەیخۆی گەدەت ساغە تۆ دەوڵەمەندی ئەی خوا ئەمە خەڵات نێ پێی بەخشیوی خانووەکەت بچووکە و کۆنە
بەڵام بیر بکەوە هەر لەو بەریتانیا لەو فەڕەنسا لەو ئەمریکا لەو ئەوروپایی کە بە حساب بە بەهەشتی خۆشبەختی دەزانن بڕواتان بێ بە ملیۆن خەڵک لەسەر شەقامەکان دەخەوێ ماڵێک نییە هۆدەیەک نییە شەو بچێتە ناویەوە تۆ چانی ئەم خانوە شڕە کۆنە ماڵی خۆتە شەو لەسەر شەقامەکانی دەرەوە نامێنیتەوە فرض بما قسم الله لك تكن أغنى الناس أم حديث ورقرا پیغمبری خواه فرموی دڵ ئاسوودە بە بەوەی کە خوای گەورە پێی بەخشیوی قەنەعەتت پێی هەبێ تۆ لە دەوڵەمەندترینی خەڵکی تۆ دەوڵەمەندی بیر بکەوە خوا زۆریشی بە تۆ بەخشیوە ئاما نەکەیە داوی حەسوودیەوە بەس بە چاوی ظاهر بڕوانی بەس بە ڕووکەش بەوا بە تۆ بەخوا کە سەیری خۆتت کردەوە هەر بە خەیاڵ تا ئەوەندە دێن ئەی ئەوانەی کە بە خەیاڵیشتانە هاتون و پەروەردگار پێی بەخشیوی ئەم بابەتە بە گرنگی دەزانم ئینشاءالله قسەی زیاتری لەسەر بکەین هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا ئەو خەڵات و بەخششانەی کەوا پێت بەخشیوین شوکرانە بژێر بین لەسەرین و بۆمان زیادکەی یا ڕەبی خوا هەموو خۆشیەکانمان پێ ببەخشی لە هەموو مەینەتی و ناخۆشیەکان بە گەورەی خۆت بمان پارێزی یا ڕەبی خوا لە شەیطان بمان پارێزی لە شەیطانی جنۆکە و ئینسان بمان پارێزی خۆمان خێزانمان ماڵ و مناڵمان یا ڕەبی خوایە بمان پارێزی لە هەموو شتێکی ژەهراوی لە هەموو زیندەوەرێکی ژەهراوی یا ڕەبی خوایە خۆمان خێزانمان منداڵمان پارێزی لە هەموو چاوێکی پیس لە هەموو دەرونێکی پیس لە هەموو دەرونێکی حەسوود یا ئەرحەم الراحیمین ئەوانەی نەخۆشن خوایە شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوایە هەر کەسێ نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوانەی تووشێم نەخۆشی کۆڕۆنای بوون بەتایبەت لەگەڵ هەموو نەخۆشانی ترا یا شافی یا ئەڵڵا شیفایان بدەیت یا ڕەبی خوای ئێمەش لەو نەخۆشی و ئافاتە پارێزی خوای گەورە دەرگایە ڕەحمەت لە ئێمە و سەرجەم مرۆڤایەتی بکەیتەوە عاقبەتمان بەخێر بجێڕی لەسەر ئەم ئیسلام و ڕێبازی قورئانە زیاتر دامەزرا و چەسپاڵمان کەی تا ئەو کاتێ بە لیقای تۆ شاد دەبین بە ئیمانەوە بژین بە ئیمانەوە بمرین بە بەهەشتەکەی خۆت شادمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون